رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم إن الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، اللهم آمين يا رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، بیسەران و بینەرانی ئەم دەرس و دەورە، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت. لە خوای گەورە داواکارین خوای گەورە تەمەنمان زیاتر پێ بدا بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتی ئاینەکەی بکەین و لە خزمەت زانست و علومی شەرعی دابین. بەڕێزان، لەگەڵتان بەردەوامین لە دەرسەکەمان، دەرسی مەتنی غایەت التەقریب، کتابی فتح القەریب، کە لە سەرمەزەبی ئیمامی شافعی ڕزا و ڕەحمەتی خودای لێبی دەربارەی فقهی ئیسلامی، دەربارەی بەتایبەتی ئەو کتابەی کە باسی دەکەین، یاخود ئێستا ئێمە لە مەوزوعی کتاب الصەلاتین، باسی نوێژەکان. لە فەسلی ڕابردوودا باسی کاتەکانی نوێژەکان و هەندێک لە ڕوکنەکانی یاخود برێن ڕوکنەکانی نوێژمان باس کردن. لەم فەسلەدا یاخود لە دەرسی ئەمڕۆماندا بە پشتیوانی خوای گەورە دەچینە سەر بابەتێکی تر لە بابەتەکەمان، لە بابەتی کتابی غایەت التەقریبدا، ئەویشیان دەربارەی شەرتەکانی نوێژ، شەرت و مەرجەکانی نوێژ پێش ئەوەی ئینسان دەست بە نوێژ بکە، یعنی پێش ئەوەی کە ئینسانێک دەیەوێت نوێژ ئەنجام بدا، پێش ئەوەی بچیتە ناو نوێژەکە ئایا چ شتێکی لەسەر واجبە. دەفەرمێ مامۆستای بەڕێز ئەبوو شوجاع، خاوەنی یاخود دانەری مەتنی غایەت التەقریب، دەفەرمێ طبعا شروط پێناسەکەی بە کورتی ئەوەیە، شروط واتە نوێژەکە دروست نابی هەتا وەکو ئەنجامی نەدەین، بەڵام لە ناو نوێژەکە نییە، یعنی ئەم شەرتە داخلی ناو نوێژەکە نییە. یەکەمینیان دەفەرمێ وشرائط الصلاة قبل الدخول فيها 5 أشياء. مەرجەکانی نوێژ، شەرت و مەرجەکانی نوێژ قبل الدخول فيها، پێش ئەوەی بیچەیە ناو نوێژ، یعنی پێش ئەوەی دەست بە نوێژ بکەی 5 أشياء، 5 شت واجبن. ئەو 5 شتانە پێویستە ئەنجامیان بدەی، ئەو جا دەست بە نوێژەکەت بکەی. یەکەمینیان لەو 5 طهارة الأعضاء من الحدث والنجس، پاککردنەوەی هەموو ئەعزایەکان و ئەندامەکانی لاشەی خۆت، من الحدثی، هەم لە بێدەستنوێژی، والنەجەسی، و هەم لە شتی پیسیش. دەبی یەکەمین جا دەستنوێژێکی پاک و تەمیز و خاوێن هەڵبگری. دووەمینیان خۆت خاوێن بکەیەوە لە هەموو پیس و پۆخڵیەک، ئەو شتانەی کە لە ڕابردوودا دەرسەکانی ڕابردوو باسمان کردن کە پیسن، نابی بەر لاشەت، بەر جل و بەرگت، بەر ئەعزایەکانی لاشەت بکەون. ئەمە شەرتی یەکەمە، مەرجی یەکەمە. هەم دەستنوێژت دەبی هەبی و هەم دەبی پاک و خاوێنیش بی، یعنی هیچ پیس و پۆخڵیەک و شتێکی پیس لەسەر لاشەت نەبی، بە بەڵگەی ئەو ئاەتە کە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئیذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم، هەتا ئاخیری کە خوای گەورە دەفەرمێ دەم و چاوتان و ئەو جا باسکەکانتان یان هەردوو دەستەکانتان و مەسحی سەرتان و پێیەکانتان، هەموو ئەوانە دەبی پاک و خاوێن بکەنەوە دەستنوێژتان هەبی. بەڕێزان، دووەمینیان لە شەرت و مەرجەکانی نوێژ پێش ئەوەی دەست بە نوێژ بکەی، یعنی هێشتا دەست بە نوێژ نەکردیە، ئەو شەرتە لە ناو نوێژەکەدا نییە. یەکەمینیان گوتمان تەواوی ئەعزا و ئەندام و لاشێ ئەو ئینسانە هیچ پیسێکی پێوە نەبی و هەروەها دەستنوێژیشی هەبی. دووەمینیان وەستر العەورەة بلیباس طاهر، داپۆشینی لاشە بە جلوبەرجێکی پاک و خاوێن، دەبی جلوبەرگەکەش بە هەمان شێوە خاوێن بی. بەنسبەت سنووری عەورەت یان شەرمگە یان ئەوەی کە ناکرێ بە دەرەوە بی، لە بۆ پیاوان عولەمایان و جمهور دەفەرمون بەینی چۆک و ناوت، یعنی ئەگەر بێت و شۆرتێک لەسەرەوەی ناوکت لۆ خوار ئەژنۆت، لۆ خوار چۆکەکانت لەبەرد بی، نوێژەکەت بکەی جائیزە و دروستە. بەڵام وەکو ئەدەبەن، وەکو ڕێزن، وەکو احترامن، وا باشە جوانترین جلوبەرگ، باشترین جلوبەرگ ئەستەن جلوبەرجێکی زۆر جوان و ئەگە سپیبی باشتریشە لەبەری بکەیت. بەر لە بۆ ئافرەتانیش تەنها دم و چاو و هەردوو دەستەکانیان دەتوانن بە دەرەوە بی. تەواوی لاشەی ئافرەتان دەبی داپۆشراو بی، حتا پرچیان و دەبی یعنی جلوبەرجی ئەوها لەبەر بکەن
کە هەموو لاشەیاندا پۆشراوبی حتا ئەگەر کەسیشیان لێ دیار نەبی یان لە لای پیاوەکەی خۆیان بن لە لای ماڵ و منداڵی خۆیان بن کەسی بێگانە ئەوانش لێ نەبی لە کاتی نوێژکردندا دەبی ئافرەت تەنها دم و چاوەکانی و تەنها دەبی دەستەکانی بەدەرەوە بی. الحەمدولله سوپاس بەخوای گەورە ئێستا جل و بەرگ و حیجاب و نیقاب و شتی ئەوەندە گرنگ و مهم و باش هەیە ئینسان دەتوانی بە ئاسانی ئەو شتانە ئەنجام بدا. چونکە خوای گەورە دەفەرمێ یا بەنی ئادەمە خودوا زینەتەکم عند كل مسجد، یعنی خۆتان بڕازێنەوە لە کاتی هەموو مەسجید، یعنی هەندێک لە زانان دەفەرمون لە کاتی هەموو نوێژەکاندا. لە ئاەتی تردا دەفەرمەوە ثیابەکە فەطەهر، جل و بەرگەکەش دەبی پاک و خاوێن و تەمیز بی. کەواتە ئەوە شەرتی دووەمە پێش ئەوەی نوێژەکەت دەست پێ بکەی دەبی ئەو شەرتەش ئەنجام بدەی، ئەویشیان ئەوەیە جل و بەرگەکەت دەبی یعنی هەموو لاشە دەبی دابپۆشی بە جل و بەرگێکی پاک و خاوێن. سێمینیان بەڕێزان والوقوف على مكان طاهر، دەبی ئەو بوەستی بە پێوە بوەستی لەسەر شوێنێکی پاک، والوقوف یعنی وەستان على لەسەر مكان طاهر لەسەر شوێنێکی پاک، ئەو شوێنێک کە لێی دەوەستی ئەو جێگای نوێژەکەی لێ دەکەی، ئەو بەرماڵی نوێژی لەسەر دەکەی، ئەو تاتە نوێژی لەسەر دەکەی، هەموو ئەوانە دەبی پاک و خاوێن بن، نابی پیس و پۆخەڵ بی. بەڕێزان لێرەدا پرسیارێک دروست دەبی، ئەویشان ئەوە نوێکردن لەسەر جۆشەک و بالیف و ئەو شتانە طبعا هەمووی جایزە، هەموو جاردەیانە گوت جۆشەکی هەرگرن لەبەرەوەی نوێژ لەسەری جایزنە، لەسەر بەتانی، لەسەر جۆشەک، لەسەر هەموو ئەوانە نوێژکردن جایزە، هیچ مشکلەی تێدا نییە، بەڵام دەبی وەکو گوتمان شوێنەکە پاک بی. پرسیارێکی دی بەڕێزان ئەویشان ئینسان دەرەوە کە نوێژ دەکات لە دەرەوە لە سەحرایان لە سەفرایان لە گەشت و سەیران و ئەوانە جاری وهەیە لە ناو ژیا و گۆر و ئەوانە سەرەوەکەی لە ناو ژیایەک سەرەوەی هەموو پاک و خاوێن و تەمیزەوە دەتوانی نوێژەکەی بکەی بەبێ ئەوەی کە بزانی لە بنی ئەو ژیایە چه هەیە. بەڵام لەوەش زەرورتر ئینسان زۆر جاری وهەیە لە دەشت و دەر و ئەوانە لە شوێنێک نوێژ دەکات بە تابەتی ئەو منتیقانێک کە حیوان و ئەوانەی زۆرە دەبینی قشپل و یان ڕیخ و یان ئەو زۆرەشتانی لێە، زۆری نەیزانیان دەفەرمون بەڕێزان ئەو حیوان و یان لە بەرانێک کە گۆشتەکەیان بخورێ وەکو تێر و مانگا و وشتر و بزن و مڕ و هەموو ئەوانە حتا یعنی میز و هەروەها ڕیخەکەشیان خاوێنە، یعنی عەفوی لێ درایە بە تابەتی لە ئەوانەی کە دەوازین و بابەتانیان هەیە، لە بۆ ئەوانەی کە قەسابن یعنی بە ئاسانی ناتوانن خۆیان خاوێن بکەنەوە، ئەوە دەتوانن ئیلا مەگەر زۆر بی ئەوە دەتوانن یعنی عەفوی لێ درایە و دەتوانن ئەوەی بکەن، یعنی بەو جلو بەرگانە ئەگەر بێت و هەندێک ئەوەشی پێوە بی بەرجلو بەرژیان بکەوی ئەوە دەتوانن یعنی عەفوی لێ درایە لە شوێنەکە، یعنی ئەو شوێنەی کەوا نوێژی لەسەر دەکەن وەکو برەی منتیقەیەک زبری لێ ئەوانەی لێ، ئەوجا ئەو زبرەش ئەگەر بێت و نوێ بی و بۆنی هەبی و تازە بی ئەوە طبعا ئەوە نابی، یعنی ئەو زبرە دەبی خۆی یان بگەن ڕیخ و زبرۆ ئەوانە دەبی خۆ لێ خاوێن بکاتەوە جلو بەرگەکەی بشوە. بەڵام ئەگەر بێت و زبرەکە جاری وە هەند کۆن بووە یعنی تقریبا هەر بوویتە خۆڵ، یعنی لەگەر زەویەکە لەگەر عەردەکە لەگەر خۆرەکە تێکەراو بووە، ئەوەشیان عەفوی لێ درایە و دەتواندرێ ئینسان خۆش یعنی جلو لەسەری نوێژ بکە و احتیاجیە هیچ مشکلەی تێدا نییە. ئەمەش دەربارەی برێن ئەو شوێنەی کە ئینسان نوێژەکەی تێدا ئەنجام دەدا. بەتای هەروە حاڵەتێکی دیکە لە ماڵەوە یعنی جاری وا هەیە دەبینی مافور و ڕایخ و یان دوگورد و هەموو شتەکە پاک و خاوێنە، هیچ پیسیەکی پێوە دیار نییە، مسۆگەر نییە کە جاری وهەیە مەسەڵەن دەری منداڵمان هەیە گچکەیە مادەم مسۆگەر نییە ئەوەش دەتواندرێ ئینسان نوێژەکەی بکات لەسەر هەموو ڕایخ و دوگورد و ئەوانە هیچ ئیشکالێکی تێدار ئینسان شتەکان زۆر لە خۆی زەحمەت نەکات. بەڵام ئەو حیوان و گیان لە بەرانەی کە ناخورێن طبعا وەکو ژێدرێژ و وەکو سەگ و بەراز و ئەوانە هەموو پاشماوەکانشان هەر هەمویان پیسە، ئینسان دەبی خۆی لێ
چهارەمینیان بەڕێزان لەو شەرت و مەرجانەی کە پێش ئەوەی ئینسان بچیتە ناو نوێژەکەی واجبە ئەنجامی بداویشیان ئەوەیە والعلم بدخول الوقت دەبی زانست و زانیاری هەبی معلوماتی هەبی لەوەی کە ئێستا کاتی نوێژە وەختەکە وەختی نوێژ داهاتیە چونکە خوای گەورە فەرمێ ئین الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا نوێژ عیبادەتێکە لەو عیبادەتانی کە وەخت و کاتی لە بۆ دیاری کراوە نای بە کەیفی خۆت نوێژی بەیانی بکەی و نوێژی عسر بکەی و نوێژی نیوەڕۆ بکەی بە کەیفی خۆت بەڵکو دەبی نوێژەکانت لە کاتی خۆی ئەنجام بدەی ئەمەشیان واجبێکە لە واجبەکان یاخود شەرتێکە لە شەرتەکان شەرتی پێنجەم بەڕێزان لە شەرت و مەرجەکانی نوێژ واستقبال القبلەتی دەبی ڕوو لە قیبلە بکەی دەبی ڕووشت لە کەعبەی پیرۆز بکەی خواهي قول قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام وحيثما كنتم فولوا وجوهكم شطره أما آية لسورة البقرة سطر سلسار بلغي لسروي كإنسان يأخذ مسلمانا واجب لكاتن وجكان يندا رو لكعبة ولا قبلي بيروز بكا رو لقبلة كردنيش برزان استا الحمد لله وسائل هيا موبايل هيا يعني أو كان هنا ئینسان دەتوانێت بە ئاسانی قیبلەکەی بدۆزیتەوە لە شوێنێک بووینە شارەزا بوو دەبی ئینسان پرسیار بکە لۆ ئەوەی کە قیبلەکەی بدۆزیتەوە دەربارەی قیبلە بەڕێزان چەند حاڵەتێکمان هەنە یاخود دوو حاڵەتمان هەیە ئینسان دەتوانی نوێژەکەی بکە بەبێ ئەوەی سەیری قیبلە بکە یان ڕووی بەرەو قیبلە بیت کە ئەبوو شوجاع ڕەزا و ڕەحمەتی خودای لێبی خاوەنی غایەت و تەقریب دەفەرمێ وەیەجوز و دروستە ترك القبلة في حالتين لدو حالة لدو كادا درست إنسان لكاتن وجكان دا روي لقبلة نكا يكمين في شدة الخوف لكاتي جنگ غزا والشردا كالشر جنگ زور زور بقوة بي زور بهز بي نكهر أو اعتيادي لا شرك يان ترسيش اعتيادي يان شرك اعتيادي ونابي بلام شدة الخوف يعني زور زور ترسو لرزاكي زور هبي لو حالة دا بهر شوازك خوي قرد فين خفتم اگر ترستان هو فرجالا او ركبانا ببيوه يعني بسواري ببيوه ببيان بهر شوازك دتوانن نوێژەکانتان ئەنجام بدەن هیچ ئشکالی تێدانە يعني صلوا كيف شئتم يعني نوێژەکانتان بکەن چۆنی دەتوانن یان چۆن ممکن دەبی چۆن دەکرێت بەو شێوازە نوێژەکەتان ئەنجام بدەن دوامینیان حالتانەی کە دەتوانی ڕوت لە قیبلە نەبی نوێژەکەت بکەی وفي النافلة في السفر على الراحلة نوێژی سنت وفي النافلة يعني نوێژی سنت في السفر لسفر على الراحلة لسر پشتی وراغیش دەتوانی نوێژەکانی سنت بکەی هەرچەندی بکەی باوە لەو ڕوشت لە قیبلە نەبی ئەمە اعتیادیە لێرەدا بەڕێزان لە نوێژی سنت مەجالی فراوانی تێدایە لەناو سەیارە لەسەر پشتی وراغ لەناو تەیارە لەناو باخیرە ڕوشت لە قیبلە نەبی مەجالی تێدایە لە سەفەردا بەڵام نوێژی واجب جیاوازی هەیە نوێژی واجب هەتا بکرێ لەناو پاسی لەناو سەیارەی لەناو باخیرە لەناو تیارەی هەتا بکرێ دەبی ڕوو لە قیبلە بی ئەگەر بکرێ مەجموعە خەڵکێک پێکەوەنە بە سەیارەی دەبی بۆ ڕابوەستن نوێژەکان بەتەواوی ئەنجام بدەن بەڵام ئەگەر حاڵەتەکە وابوو لە سەفەری حەجە لە سەفەری علمە لە هەر سەفەرێکە لەناو تیارەی لەناو باخیرە ئەو تیارە نازانی هەڕووشی بەرەو چێیە کاتی نوێژەکەش داهاتیە ئەگەر نوێژەکانت قەسر و جەمع نەکردیان تەخیرت نەکردبوو نوێژەکە ویستت بکەی ئەوە لە شوێنی خۆت نوێژەکەی خۆت ئەنجام دەدەی هەر کۆچی ڕوود یعنی بەرەو چێن دەربڕوان نوێژەکەی خۆت ئەنجام دەدەی یان لەناو پازدا 40-50 کەسە یان چەند کەسێکن 20 کەسە زیاترە کەمترە لەبەر یەک نەفەر ناوەستن یان حاڵەتەکە ئەوە نوێژەکەی خۆت ئەنجام دەدەی بەڵام هەتا بکرێ ئیلا لە بۆ حاڵەتی زەروری نەبی نابی ڕوت لە قیبلە وەربگێڕی ئەمەشیان یەکێکە لەو حاڵەتانەی کە واجبە ئینسان ئەنجامی بدا لە کاتی پێش ئەوەی دەست بە نوێژەکەی بکە کەواتە بەڕێزان 5 شەرتمان هەنە ئەو شەرتانە پێش ئەوەی کە دەست بە نوێژەکەت بکەی پێویستە لەیانەوە ئاگادار یەکەمینیان دەبی دەستنوێژێکی پاک و خاوێن هەڵبگری و هەروەها خۆت خاوێن بکەیەوە لە هەموو پیسیەک
دووەمینیان دەبی جل و بەرگێکی پاک و خاوێن لەبەر بکەیت لە بۆ پیاوان بینی چۆک و ناوکت تا پۆشرا لە بۆ ئافرەتان تەنها دەستەکان و دموچاوت دەتوانی بدەرەوە بی. سێمینیان شوێنێک کە نوێژی لێ دەکەیت دەبی پاک و خاوێن بی. چوارەمینیان دەفەرمێ دەبی بزانی وەختی نوێژدا هەیە یعنی کاتەکەی کاتی نوێژ بی. پێنجەمینیان دەبی ڕوشت لە قیبلە بی ڕوو لە کەعبە بکەی تەنها لە دوو حاڵەت بی. لە نوێژی سەفەردا مەجاڵێکی فراوانی تێدا لە ناو سیارە لە ناو باخیرە لە ناو تیارە دەتوانین سونەتەکانت ئەنجام بدەیت ئەگەر ڕوشت لە قیبلە نەبی. بەڵام لە بۆ نوێژی واجب دەبی ئیلا ڕوت لە قیبلە بی ئیلا ئەگەر حاڵەتەکە زۆر زۆر زەرور بی ئەگەر نەدەبی بە هەموو شێوەیەک ڕوت لە قیبلە بکەی. ئەوە ئەو پێنج شەرتانە بوون کە واجبن پێویستە ئینسان ئەنجامیان بدا پێش ئەوەی کە دەست بە نوێژەکەی بکە. بەڕێزان دێنە سەر بابەتێکی تر ئەویشان دەربارەی ئەرکان و سەلات. ئەرکان و سەلات لەگەڵ شەرت و سەلات ئەگەر پرسیارێکی بکەین قوتابی خۆشەویستەکان خوشکان برایان ئایا فەرقی شەرت و ڕوکنی چییە؟ شروطمان باس کردن پێنج بوون ڕوکنەکانیش باز دەکەین کە ڕوکنەکانی نوێژ طبعا زۆرن ڕوکنەکانیش باز دەکەین ئایا جیاوازی چییە لە بەینی شەرت و لە بەینی ڕوکن چێ دەزانێت ئەگەر کەسێک هەبی وەڵامان بداتەوە. ئەبێکە توانێ ئەوێ قسە بکە بە دەست بەرزەوەکە مایکی بۆکەین انشاءالله. توانن لە گروپەکە بینووسێ خوێنە انشاءالله. ئەو خوشکە بەڕێزە ئەسرین خالید فەرمە مایکت بکەرەوە قسە بکە. بەڵێ مامۆستا شروطەکانی سەلات ئەوانەیە کە دەبێت پێش ئەوەی نوێژەکە دەست پێ بکەین ئەو شەرتانە جێبەجێ بکەین بەس ئەرکانەکان لە ناو کاتی نوێژەکە دەکرێت. زۆر جوانە وەڵامەکە زۆر تەواوە. شەرتەکان یعنی هەر پێویستە لە بۆ نوێژەکە ئەگەر شەرتەکان مەوجود دەبن نوێژەکەت هەر دروست نییە. ڕوکنەکانیش ئەگەر نوقسان نوێژەکە هەر دروست نییە. شەرتەکان لە ناو نوێژەکەدانینە بەڵام ڕوکنەکان لە ناو نوێژەکەدانە. بارەکەڵڵا فیکی دەستەکان خۆش بیت. بەڵێ بەڕێزان هەرلۆ زیاتر تەوزیح و معلومات بوو طبعاً کە باسمان کردن شەرتەکان پێنجن و ڕوکنەکانیش دەفەرموێ و ئەرکان و سەلاتی 18 ڕوکنن. ڕوکنەکانی نوێژ کە واجبە ئینسان ئەنجامیان بدا یان پێویستە لە کاتی ئەنجامدانی نوێژەکەدا ئەو ڕوکنانە جێبەجێ بکەی ئەوانش 18 ڕوکنمان هەیە. یان لە بۆ ئەوەی کە نوێژەکەت دروستبی پێویستە ئەم 18 خاڵە جێبەجێ بکەیت. خاڵی یەکەمینیان بەڕێزان و ئەرکان و سەلاتی 18 ڕوکنن. ڕوکنی یەکەم خاڵی یەکەم کە لە ناو نوێژەکەدا ئەنجام دەدرێت یعنی دوای ئەوەی کە دەست بە نوێژەکە کرد ئەویشان ئەنیەت و نیەت هێنانە. یعنی نیەت پێویستە کە تۆ نوێژەکەت ئەنجام دەدەی نیەتت هەبی کە تۆ نوێژ ئەنجام دەدەی لە دڵەوە. وەکو لە دەرسەکان ڕابردوودا باسمان کرد نیەت بە دڵ واجبە. ئینەمە الئەعمال بالنیاتی هەموو کار و کردەوەیەکی ئینسان وەستاوەتەوە لەسەر نیەت و لەسەر اعتقاد و بیر و باوەڕی ئینسان لەسەر وەکو برەی ویستی ئینسان. بەڵام بە زمانیش طبعاً سونەتە وەکو باسمان کرد هەر چەندە خلافێکی تێدایە بەڵام زۆرینەی زانایان دەفەرمون بە زمانی سونەتە ئینسان بە زمانیش دەرببڕی. ئینجان نیەت لە بۆ نوێژ لۆ ئەوەی کاتو بزانی نوێژی عەسر دەکەی نوێژی وەڕۆ دەکەی سەلات تەحیەت المەسجید دەکەی نوێژی مردوو دەکەی یعنی چ نوێژەکە نیەتت هەبی. دووەمینیان بەڕێزان لە ڕوکنەکانی نوێژ والقیام مع القدرەتی وەستان بەپێوە مع القدرەتی بەڵام لەگەڵ توانە هەبوون لەگەڵ ئەوەی کە ئینسان توانای هەبی. ئەگەر کەسێک توانای هەبی نەخۆش نەبی ساغ و سەلامەت بی بتوانی بەپێوە بوەستی واجبە نوێژەکەی بەپێوە بکە. ئەگەر نا دەتوانی نوێژەکەی لە دانیشتنەوە بکە. لە دانیشتنەوە کەنە لە تەنیشتی چەپە
لە تەنیشتی ڕاستە لەسەر پشت بە هەر شێوازەکی دەتوانی نوێژەکەی ئەنجام بدا. پێغەمبەری خوا دەفەرمێ صەلی قائما، نوێژەکانتان ئەنجام بدەن بە پێوە، فإن لم تستطيع ئەگەر نتوانی فقاعدا بەدانیشتنەوە، فإن لم تستطيع فعلى جنب، ئەگەر نتوانی لەسەر تەنیشتەکانت نوێژەکانت ئەنجام بدە، کەواتە دەبی بە پێوە نوێژ ئەنجام بدەیت. واجبە لە نوێژە فەرزەکان. بەڵام لە بۆ نوێژە سونەتەکان بەڕێزان ئەگەر تواناشت هەبی دەتوانی لە دانیشتنەوە بکەیت، بەڵام زانایان دەفەرمون خێرەکەی دەبی بە نیوە، یعنی 2 ڕکعات لە دانیشتنەوە خێر 1 ڕکعاتت پێدەگا کاتێک کە بە پێوە ئەنجامی دەدەیت، یعنی خێرەکەی تەقسیمی 2 دەبیت. ئەگەر نەتواناشت هەبی دەتوانی سنەتەکان ڕەواتی بکان، هەر یعنی شەو نوێژ هەر نوێژێکی سنەت بە دانیشتنەوە دەتوانی ئەنجامی بدەیت. احتیادیە، ئەگەر نەخۆشیش نەبی، ئەگەر ساقش بی، ئەگەر گەنجیش بی، لە ماڵەوە بی، لە سەفەریش نەبی، لە هەر حاڵەتێکی یان لە هەم حاڵەتێکی ئاسایی احتیادی. بەڵام نوێژە واجبەکان دەبی ئیلا بە پێوە ئەنجام بدەیت، ئیلا مەگەر عوزرێکی شەرعی تەبی نەتوانی نوێژەکانت بە پێوە ئەنجام بدەیت. سێمینیان بەڕێزان لەو ڕوکنانەی کە واجبن و لە ناو نوێژەکەدا و تەکبیرەت الئیحرامی الله ئەکبەری نوێژ دابەستان پێویستە الله ئەکبەریش بکەی. زانایان دەفەرمون بەو شێوازە یان بەو شێوازە، یعنی وا باشە دەستەکانت بەرز بکەیەوە تا نزیکی شانەکانت، بەو شێوازە الله ئەکبەری نوێژ دابەستینیش ئەنجام دەدەی و دەستەکانیش بەرز دەکەیەوە. الله ئەکبەرەکە واجبە، یعنی وتنی الله ئەکبەر یان تەکبیرەی ئیحرام ئەمەیان واجبە. ئینجا چارەمینیان وەقیراءەت الفاتحەتی، خوێندنی سوورەتی فاتحە لە ناو نوێژدا ئەمەشیان واجبە. وبسم الله الرحمن الرحيم آية منها، لما سبي خمان مذهبي إمام الشافعي بسم الله الرحمن الرحيم آيتك لناو سورة الفاتحة، چونك عبادي كوري صامت لبيغمبري خاص واسم لبو ما عند جريته ولا فرمودي كإمام البخاري مسلم هنا يعني لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب، ليش أو كسدرسني كسورة فاتحة نخويني. وبلغي شتر ابن عباس ده فرمي پیغمبری خواه یفتتح صلاته بسم الله الرحمن الرحیم، ئەمەشیان فرمودەیەکی ترە لەو بارەیەوە. کەواتە خوێندنی سوورەتی فاتحە لە ناو نوێژدا ئەگەر بێت و نوێژەکەت بەتەنها ئەنجام بدەی ئەمە واجبە لەکن هەموو عولەمایان و لە لای هەموو زانایان ئەمە واجبە. بەڵام لە خوێندنی فاتحە لە دوای ئیمام ئەویش 2 حاڵەتی هەیە. لە نوێژە سڕیەکان، یعنی ئەو نوێژانی کەوا بێدەنگن وەکو نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر، ئەو نوێژانە کە بەرە نوێژی بێدەنگن، نوێژی سڕینە، ئەوانەش واجبە فاتحەکە بخوێنی، یعنی مەئمومەکە واجبە فاتحەکە بخوێنی. بەڵام ئەو نوێژانەی کە بەدەنگن بەڕێزان ئەمەیان بەڕاستی عولەمایان چەند ڕاو بۆ چوونێکیان هەیە. جمهوری زانایان لەسەر ئەوەنە کە واجبە فاتحەکە هەر بخوێنی ئەگەر نوێژەکە جەهریش بوو، یعنی نوێژەکە بەدەنجی وەکو نوێژی بەیانی و مەغریب و عیشا کە ئیمامەکە فاتحە دەخوێنی، ئەو فاتحەیە نابیتە تەعویزی مەئمومەکە، یعنی وا باشترە زۆرینەی زانایان لەسەر ئەوەنە کە فاتحەکەی هەر بخوێنی، فاتحەکەی هەر بخوێنی. هەرچەندە هەندێک لە زانایان دەفەرمون ئەگەر نەشی خوێنی مادامە ئیمامەکە دەخوێنی ئەوە لە بۆی درستە. و سێ ڕەئی تێدایان لە بینی عولەمایان و زانایان، بەڵام ڕەئیە زیاتر زانایان و زۆر بێ عولەمایان لەسەر ئەوەنە کە فاتحەکە بخوێنی. بەنسبەت فاتحە و بسم الله الرحمن الرحیم ئەوەشیان بە هەمان شێوە هەندێک خلافی تێدایە لە بینی زانە لە بۆ زیاتر معلومات زانیاری. ئەویشیان بەڕاستی 3 ڕەئی هەیە. ئیمامی حەنەفی و ئیمامی ئەحمەد دەفەرمون سنەتە بسم الله بخوێنی لە نوێژە بەدەنگەکان و بە بێدەنگەکان. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بە هەمان شێوە دەفەرمێ سنەتە لە نوێژە سڕیەکان و نوێژە جەهریەکانیش بەدەنگ بخوێنی. بەڵام ئیمامی مالیک دەفەرمێ پێویست ناکا بسم الله الرحمن الرحیم بەدەنگ بخوێنی. ئەمە بۆ چوونی عولەمایانە، بەڵام ئەوەشیان لە بابەتە خلافیەکان ئینسان بەڕاستی تەعەسوبی نەبی بەڕێزان،
ئەگەر ئیمامێک بسم الله الرحمن الرحیمی بەدەنگ خوێند معناوە نییە بیدعی کردووە. ئەگەر بەدەنجیشی نەخوێند لەسەر ڕەئی ئەو ئیمامانەیە کەەوە ئەوانیش دەلیل و بەڵگی خۆیان هەیە، هیچ ئیشکالێکی تێدا نییە، هەر کەسە و مەزهبی خۆی یاخود لەسەر ئەو عولەمانە و ئەو زانە هیچ ئیشکالێکی تێدا نییە. بەڵام سوورەتی دوای فاتحە بەڕێزان، یعنی قل هو الله احد یان قل اعوذ برب الناس یان قل هو یان سوورەتێکی کورد ئەوە تەنها لە نوێژێک، یعنی ئەگەر نوێژەکە بە تەنها بوو تەنها لە 2 ڕکعات دەکرێت. نوێژی بەیانی لە هەر 2 ڕکعاتەکە سونەتە سوورەتێکی کورد یان چەند ئایەتێک یان چەند سوورەتێک لە دوای فاتحە بخوێنی. لە نوێژی نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشا و هەر برێن 4 نوێژەکانی دیکە تەنها لە 2 ڕکعاتی یەکەم سونەتە ئەو سوورەتە کورتە بخوێنی. لە 2 ڕکعاتی دووەمدا لە نوێژی نیوەڕۆ و عەسر و عیشا سونەت نییە. لە نوێژی مەغریب لە ڕکعاتی سێم سونەت نییە هیچ سوورەتێک بخوێنی. ئەمەش بابەتێکی گرنگە. لە نوێژە جەهریەکان ئەو نوێژانێک کە ئەگەر بێت و بەجەماعەت بکەی، نوێژەکە ئەگەر بێت و نوێژی مەغریب و نوێژی عیشا و نوێژی بەیانی هەر هیچ سوورەتێکی ناخوێنی، تەنها فاتحەی دەخوێنی گوێ لە قورئانی ئیمامی ڕادەگری لە کاتی نوێژی جەماعەتدا. دێنە سەر ڕوکنێکی دی بەڕێزان، ئەویشان ڕوکنی پێنجەم وەڕوکوع و چوونە ڕوکوع لە دوای تەواوکردنی سوورەتی فاتحە و سوورەتێکی کورد لە دوای فاتحە دەچیە ڕوکوع. ڕوکوع ئەوەیە کە بە پێوەی هەردوو دەستەکان دەگەنە ئەژنۆیەکانی خۆت دەگری، نابی دەبی پشتت تەواو ئەوها ڕازبی، نابی زۆر خۆت بچەمینەوە، نابی سەریشت ئەوها بەرزبی، یان دەبی تەواو ئەوها پشتت حتا مزاردەیان یعنی دەبی هێلکە لەسەر پشتت وەستی، یعنی نابی مەیلت لۆ هیچ لایەکی بی. هەندێک کەس زیاد خۆی دەچەمینیتەوە، ئەوە زیاد لە حەد یعنی خۆ ئەزیەتدانە و ئیواش هەیە یەک تۆز بس سەری نەوی دەکە، ئەوش نابی. ڕوکوع یعنی تەواو دەستەکانت هەردوو دەستەکان ئەژنۆیەکانت دەگری، ئەوە ڕوکوعی تەواوە. اینجا والطمأنینة فیه شەشەمینیان لەناو ئەو ڕوکوعدا دەبی قراریشی تێدا بگری، یعنی یەک تۆز تێدا بمینەوە. ئەگەر بێت و هەرچێ ڕوکوعی هەرستا و نوێژەکەت بەتاڵە، دەبی بچە ڕوکوع وەستانەکەت هەبی، ئەوە پێی دەوێتی الطمأنینة فیه. ئەو جار بیستیەوە سەمیع الله لمن حەمیدە وربنا لك الحمد. والرفع إنجا هرستانوا للركوع سمع الله لمن حمده وربنا لك الحمد. والاعتدال تواو عدل ببي، يعني لا شط تواو عدل ببي. إيواها يا هر دسيت الركوع يسر خوي أودك تواو هر نستايتوا يسدد تسزا ونوجكي بتارة، چونك الركوع وكو قلت عند بي تواو بشتت راز بي، هل دستي وتواو قامت لا شط تواو راز دبي، إنزا دبي جاري چيدي كبتيا سزدا. والطمأنينة فيه وهربها كراز بيوا سمع الله لمن حمده ربنا لك الحمد. إنزا يكتوز دبي راوستانة چيشت هبي نك يسر بتيا سزدا. إنزا دفرمي والسجود چون سزدا سرت لسر زوي دادنه يكمين زارني وتوانت. إنزا كپوشت بهمان شيوة دستكانت هردو چوككانت وهردو بيكانش دبي بتسقيني أوها، يعني السري بنزكاني بيكانش أوها أو عزانت هموي دبكاتي سزدا دبي لسر زويبن. أمشيان واجبك ياخذ الركنك الركنكاني نويش كتوية السزدش والطمانينة فيه دبي. وعلماء دفر من جيراناي سرد قرصاي سرد لسر زوي دابنه، يكتو سرد جيشت زوي وهرقد أو نويشك بطالة دبي تواو سرد لسر زوي دابنه. اینجا هەڵبستیەوە. حاڵەتێکی دی بەڕێزان ئەویشیان ئێستا برێن جێی هەندێک مشتومڕە یان برێن دوو شێوازە دەیدیترێ ئایا چۆن سونەتە بچیە سەزدە، یعنی لە کاتی ڕوکوع ئایا چۆکەکانت پێشان دابنەی یان دەستەکانت. ئەمەش دوو ڕەئی تێدایە بەڕێزان، دوو بۆ چون هەیە. یەکەمینیان اختلف العلماء في تقديم اليدين أو الركوع عند الهوي إلى السجود. القول الأول يسن وضع الركبتين قبل اليدين عند الهوي إلى السجود. قولي كم رأي كم درس سنة شوك كانت بيشان دابني أو زادست كانت دابني. أما
مذهبي جمهورة يعني زوريني زانايان إمام أبو حنيفة إمام الشافعي إمام أحمد والزوربي دفر أهل العلم وابن المنذر ابن القيم الجوزي حتى ابن باز ابن عثيمين علماء زانان السعودي همو أوانا أو تسندين بلقيش خوشيان هيا بلام رأيي تر هيا كذا فرمون نخي سنة كاتي كتويا سزدا دستكان الدابني أو زال دوايدا سوك كانت أمشان رأيي تر بلام زوري نو جمهور دفون أويك سوك كان دابني أوي دوامين إمام مالك روايتك مذهب إمام أحمد وقولك لقول إمام أوزاعي والزوربي يعني زور لزانان علم حديث وإمام ألباني أوانش لسر أوان كاد فرمون سنة وايا دستكانت بيشان دابري كواتا هردو رأيك هيا برزان هردو رأيك هيا هردو شان بلغو أثرو ودليل خوان هيا بلام زوري نو جمهور براسي لسر أوان كتوك كانت لبيشان دابني والله أعلم. خاڵێکی دی بەڕێزانیان ڕوکنێکی دیان ڕوکنی 11 لە ڕوکنەکانی نوێژ والجلوس بین السجدتين دانیشتن لە بینی هەردوو سەجدەکان کاتێک کە سەرت لەسەر زەویدانە سەجدەی یەکەمت برد هەر ئێستایەوە دەبی یعنی تۆزێک وەستانێکت هەبی والطمأنينة فيه قەراری تێدا بگری یعنی یەک تۆز بوەستی بەداخەوە یعنی ئەو کەسانی کە ئێستا لەو سەردەمەدا نوێژ دەکەن نسری تواو لزوی دانه وکو پیغمبری خود فرمید دزترین کس یعنی همو کس دزتر او کسیه کنویجکانی به تواوی انجام ناده سجده و رکوعکانی به تواوی نابه اینجا ده فرمید والجلوس الاخیر تحیاتی اخیر دانشتری اخیر اما شان رکنک الرکنکانی نویج یعنی تحیاتی پیش سلام دانشتنی پیش سلام دانوه لهمون نوێژەکان لە نوێژی بەیانی طبعاً یەک دانیشتنمان هەیە یان یەک تەحیاتمان هەیە ئەوە واجبە لە نوێژەکانی تر دوو تەحیاتمان هەیە بەڕێزان تەحیاتی نوێژی نیوەڕۆ عەسر و عیشا و مەغریب ئەم دوو تەحیاتی تێدایە یان دوو دانیشتنی تێدایە لەو دانیشتنە تەحیات دەخوێنرێت دانیشتنی یەکەم لە دوای دوو ڕکعاتەکە دانیشتنی دووەم پێش سەلام دانەوە دانیشتنی یەکەم سونەتە بەڕێزان يعني تحياتي كم سنة أقل لبيري شت كر زاري ويان ببيري شت نبو نويجكت بطال نابي بلام تحياتي دوم واجبة دانشتني دوم واجبة إن زال دانشتني دوم يعني دانشتني دوم بيش سلام دانوا والتشهد فيه سنة التحيات شتاء بخويني ياخذ واجبة عفوا يعني الركن كان يتر هم دانشتنك الركن وهمش تحياتي شتاء بخويني بالنسبة تحيات جبرزان زور صيغي هيا تحيات هاتية مثلا التحيات المباركات الصلوات الطيبات لله السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته وتسندين صيغي تري هيا لفرمودكان دا هاتوا إنجا الركن ديك ياخذ ركن بازل للركن كان نويج والصلاة على النبي صلى الله عليه وسلم دبي لنا وتحيات دا صلواتش لسر بيغمبري خالي بدي اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد أو صلوات لنا وتحيات الركن يعني أجر تحيات بخويني صلوات لنا دايما جكت بطالة سنك الصلوات كش ركنة شوازة كي برزان صلوات إبراهيمية اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالم إنك حميد مجيد إنسان شوازة تري هيا خاتي دي كزي آماجي أبيشان باسي اللهم صل على سيدنا محمد آية سيد وشي سيد أول شان طبعا بابتك دور جندري لو سردمدا آية وشي سيد درسته لنا ويجدا بكاربين يعني بس يوازي قشتي وشي سيد سنته يعني سندين فرموده هاتوا كبيغمبري صلى الله عليه وسلم لبو خوي بكارينا أنا سيد ولد آدم يعني بيغمبري خوا كدرين السيد بيغمبر صلى الله عليه وسلم سيدنا وقائدنا مولانا وحبيبنا حتى أخيري أمان لدروي نويج بلام لنا ونويج دا بابتك شي خلافية
زانایان دەفەرمونون هەندێک لە زانایان دەفەرمونون وا سنەتە یعنی وەکو عام مادام لە بۆ عام لە بۆ کاتەکانی دیکە سەیدینا بەکارێت لە ناو نوێژیدا دەتوانرێت ئەکان بهێنرێت حتا برێن ئەم بابەتە بەڕاستی زیاتر ئەو برایانەی کە متەئەسیرن بە ئەفکاری علەمایانی سعودی زیاتر ئەو بابەتانە دەوروژینن بۆ نمونە لە فتاوای اللجنة الدائمة دەفەرموێ أيهما أصوب أن نقول عند ذكر الرسول صلى الله عليه وسلم سيدنا محمد أو نقول صلى الله عليه وسلم يعني محمد صلى الله عليه وسلم آية سيدي لقبرين يعني لقرنرين الأمر فيه سعة يعني بابتك بابتك خلافية وبابتك فراوانة فيجوز ذكر محمد صلى الله عليه وسلم أو سيدنا محمد درست بري محمد اللهم صل على محمد درست بري سيدنا محمد لأنه سيد الأولين والآخرين پیغمبری خدا صلی الله علیه وسلم گەورەی پێشینان و دوایەمینە عليه الصلاة والسلام بەڵام لە کاتی بانگ و قامەتدا وارد نەبووە لەگە بانگ و قامەت سەڵەوات بگوتری اللهم صل على سيدنا محمد بەو شێوازە لە ناو نوێژیشدا بە هەمان شێوە یعنی بابەتەکە ئەوەیە ئەو حەدیسەی کە دەرێ لا تسویدونی في الصلاة ئەوە حەدیسێکی ضعیفە یاخود یان لا تسيدوني في الصلاة حديثي ضعيفة ياخذ حديثي أصلا موضوع علماء بمشوازة باسيان كردوا كواتا أوي كبشري اللهم صل على سيدنا محمد هي إشكالي تدانية بابتك بابتك خلافية وسعتي تدايا إنسان أجر كسك أو هاي كد لقر مذهب كيوي يعني لقر إمام كيوي يشي نقر توا نابي تشهيري بيبكا ونابي سكايتي بيبكا لبروي أما رأي بوتسوني علماء وزانانا ركن الششم برزان ياخذ ركن الشازدة لا ركن كان نجوى التسليمة الأولى سلام دانوي يكم ده هر بينز نوجه كان ده دو سلام منها سلامي يكم واجبة سلام دانوي دوم سنة برزان وكل موضوع دين السري والتسليمة الأولى إنجا شوازك ياخذ قوتنكي زوري نيزم علماء زانيان ده فرمون للسلام يكم ودوم دادري السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله يعني لا سلام يكم للسلام دومين هدري السلام عليكم ورحمة الله أما الرأي بوتسوني إمام أبو حنيفة وشافعي كان وحنبلي كان السلام عليكم ورحمة الله أجابز بشري السلام عليكم ورحمة الله وبركاته وأنا شلو زياد كي اعتيادية بلان بمشي وازا هاتوا السلام يكم والسلام دومين دلي السلام عليكم ورحمة الله ركني حفدا ياخذ ركني بيش أخيري برزان ونية الخروج من الصلاة الكنوي السلام دايوال دري خوش دان نية توابي كوانا ونجك درتوي بلام أما دانيان دفرمون واجب نية شكاتو كسلام دايوال لنا ونجك نية تتهروايا لدري خودا كاتو لنا ونجك درتوي ركني هجدم ركني أخير للركن كان الوجه وترتيب الأركان على ما ذكرنا يك بدوا يك ركن كان أنزام بدي وكو باسمان كير لنيتوا خويندني سورة فاتحة ركوع هستانوا سجدة بين دو سجدة كان لسانوا همو أوانا بوش وازن وجكت أنزام بدي أما شيء شكل الركن كان ناكريتو برين فاتحة بخويني أو زابستي تحيات برين يعني مثلا بتصير ركوع أو زابستي فاتحة بخويني بتصير سجدة يعني دبي ترتيبك بوشوازبي كوا باس ما كتروك أو فعلي بيغمر صلى الله عليه وسلم بوشواز بيغمر إخوان وجهك أنزام داوا ما مستموسانازا مختكمان ما يتوابوا مصيب بريز يقدر قبل ما ئەو یەک دقەش هەربایی پرسیار وەڵامەکان دەکا ئەگەر کەسێک پرسیارە بەلا حەزێک تێبینی یەک شتێکی هەبی لە خزمەت داینە